بەناوی خوای بەخشندەی میهرەبان. دوای نزیک با 40 ڕۆژ لە ڕاگیرانی دانیشتنەکان بەهۆی فشاری ئۆپۆزیسیۆنەوە پەرلەمانی کوردستان دەستی با دانیشتنەکانی کردەوە. بە گوێرەی ئەو یادداشتانەی پەرلەمانتاران داوایان لە دەسەی سەرۆکایەتی پەرلەمان کردبوو دانیشتنەکەی ڕۆژی ڕابردووی پەرلەمان تایبەت بێت بە پرسی لێبڕینی موچە، بەڵام تەنها یەک بڕگا تایبەت بوو بەو باسە. کۆبوونەوەکە بە ئامادەبوونی هەریەک لا وەزیری دارایی و سامانە سروشتەکان و وەزیری هەرێم بۆ کاروباری دانووسان لەگەڵ بەغدا بەڕێوە چوو. نزیک بە 18 کاتژمێری خایاند و 93 ئەندامی پەرلەمانی کوردستان پرسیاریان لا وەزیرەکان کرد. دوای کۆبوونەوەکە فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن ڕخنەی جدیان لە ئەدای سەرۆکایەتی پەرلەمان گرت بەوەی بوونەتە قەڵغان بۆ حکوومەت و وەڵامەکانیان وەرنەگرتوتەوە. بەداخەوە وەڵامی یەک پرسیارم وەرنەگر بەداخەوە بە دەستی سەرۆکایەتی کە لە مەساڵحی حکوومەت بڕیار دەدا کە بابەتەکەی نەخستە دەنگدانەوە کە دەنگدانی لەسەر کۆمەڵێک بابەت دەکرد هەرنەی دەهێژ ئۆپۆزیسیۆن بزانی ئەو دەنگدانە لەسەر چییە. زۆر بەپە لە پرۆزەی تێکێکی پەڕاند و خۆیان مەبەستی چیان هەبوو دەنگیان پێدا و بەبێ ئەوەی ئێمە هەرلەی تێبگەین. جێگری سەرروکی پەرلەمانی کوردستانیش کە لا پشکی پارتیە دەڵێت وەڵامەکانی حکوومەت باوەڕپێکراو بوو بەشێکی زۆریش لەو زانیاریانەی خستیانە ڕوو بۆ ئێمە تازە بوو. بەشێکی تریش لە پەرلەمانتاران دەڵێن حکوومەت لەم نزیکانەدا لێبڕینی موچە هەڵناگرێت. هەنگاوێکی یەکجار گرنگە و ئەمە زەمینە سازیەکی باشتر ئەخولقێنێت تا تەواوی فراکسیۆنەکان تەواوی ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان لەگەڵ حکوومەتێری کوردستان لەسەر خەت بن. ئەو نەخشەڕێی کە لیژنەکانی دارایی و یاسایی و وزە و سامانە سروشتەکانمان ڕاستپاردون لە کۆی پێشنیار و بۆچوونەکان بکەنە نەخشەڕێک بە ناوی ئەم دانیشتنەی پەرلەمانی کوردستان ئاراستی حکوومەتی ئەەکەین بۆ مەبەستی جێبەجێکردنی بەمەبەستی دراسەکردن و جێبەجێکردنیان و ئەکرێ ئەوە بکەینە پێوەرێک بۆ مانگەکانی ئایندە بێتەوە بزانین چەندێکی حکوومەتوانیوەتی جێبەجێکار لە داهاتی نەوتی بێ لە داهاتی غیرە نەوتی بێ لە خاڵە سنوورەکان بێ. لە ئێستاە ئاستەمە بتوانرێ بابەتی لێبڕینی موچە 100% بنەبڕکرێواتە نەهێڵرێ بەڵکو خەتوایە هەنگاو ئەنێن بۆ ئەوەی لێبڕینی موچە کەمکەنەوە تا ئەو ئاستەی نەیهێڵن بەڵام ئەوە پێ ناچێت لە ئایندەیەکی نزیکە بابەتی نەهێشتنی موچە بێڵنەوە. عقوداتی نەود لە ڕابردوو عقدی خراپ بوون لە زاری وەزیرە بەڕێزەکانەوە وە لە ئێستادا هەوڵدراوە هەندێک چاکسازی تیا بکرێ بەڵام هێشتا نەگەشتونەتە ئەو چاکسازی کە بەرهەمی نەوت 100% بۆ هاونیشتیمانیان و بۆ داهاتی حکوومەت بێ بەڵکو لە 158 داهاتی نەوت بە مەساروف و بە با بڵین بۆ شەریکەی نەوتیەکانە ڕوا لە 142 بۆ با بڵین حکوومەت یاریێمی کوردستانە لە 142کەشی هەندێک میکانزم گراوەتە بەر لە ڕاستیدا ناتوانرێت با بڵین معالەجەی سەرجەم بابەتەکان بکە. دوای کۆبوونەوە 18 سەعاتیەکە دکتۆر ئومێد سەباح سەرۆکی دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەڵێت لە قۆناغی دەرهێنان و بەڕێکردن و فرۆشتنی نەوتدا چاکسازی کراوە و کاری زۆر باش کراوە. لە پەرلەمانی کوردستانیش گفتوگۆیەکی باشمان کرد. سێکتەرەکانی با بڵێن قۆناغی ئەو ئینتاجکردنی نەوت نەقلکردنی نەوت فرۆشتنی نەوت هەموو ئەم سێکتەرانە چاکسازی تێکراوە کاری زۆر باش کراوە بە تەفاهمێکی زۆر باش دەرچوین لە پەرلەمان ئەمانە هەمووی بێتە نەخشە ڕێگا بۆ ئەوەی کە کارەکان ناڵێم پەرلەمانی کوردستان دەنگی لەسەریەوەدا کۆی گشتی ئەم بابەتانە بکرێتە نەخشە ڕێگایەک و بنێردرێ بە حکوومەت. دوای کۆبوونەوە توولانیەکەی ڕۆژی ڕابردووی پەرلەمانی کوردستان و درێژەکێشانی تاسەر لە بەیانی ئەمڕۆ دوجار لیژنەکانی دارایی و یاسایی و وزە و سامانە سروشتیەکانی بۆ ئامادەکردنی پوختەی داواکاریەکانی پەرلەمان سەبارەت با دۆخی دارایی لێبڕینی موچە و کورتێنان و یاسای چاکسازی ڕاستپارت دوای دەستبەکاربوونی کابینەی نۆیمی حکوومەتی هەرێم و دوا فشار و یاداشتێکی زۆری پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و بەشێک لە دەسەڵاتیش بۆ یەکەم جارە حکوومەتی هەرێم بۆ باسکردنی لێبڕینی موچە بچێتە پەرلەمان بەڵام وەڵام و ڕوونکردنەوەکانی بۆ پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن باوەڕ پێکراو نەبوو. لە ئێستادا کاتژمێر 5 بەرەبەیانە. ئەمڕۆ دوای 18 کاتژمێر کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان سەرنجام کۆتایی هات. بە وتەی بەشێک لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەم کۆبوونەوەی پەرلەمان تەنها کاتکوشتن بوو. بە وتەی بەشێکی تریش لە ئەندامانی پەرلەمانی کوردستان و سەر بەدەسەڵات ئەم کۆبوونەوەیەکی ئیجابی بوو. بەڵام لەم کۆبوونەوەیەدا هیچ بڕیارێکی دڵخۆشکەر بۆ لێبڕینی 121 موچەی موسەخۆران نەدرا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.